سەرکردایەتی هاوبەشی گۆڕان و یەکێتی کۆبوونەوەی سێمیان ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا پرسی ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری سلێمانیان یەکلا کردەوە و لە ڕاگەیەنراوێکی دوو خاڵیدا جەختیان لەسەر پەرۆشی هەردوو لا کردەوە بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی نێوانیان. بڕیاریشاندا ڕێکەوتنامەی پێگەێنانی حکوومەتی خۆجێی جێبەجێ بکرێت و ڕۆژی پێنجشەممە 25 ئابی 2016 ئاڵوگۆڕی پۆستەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین ئەنجام بدرێت. فراکسیۆنی یەکێتی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پابەتبوونی خۆی بە بڕیاری سەرکردایەتی هاوبەشەکەوە ڕاگەیاند. جێگری سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕایگەاند کە ئاسۆ فەرەیدون نامەی دەست لە کارکێشانەوەکەی ئاڕاستی ئەنجومەنەکە کردووە و ڕۆژی پێنجشەممە پارێزگارێکی نوێ بۆ سلێمانی دادەنرێت. جارێکی تر ئێمە تاکید دەکەینەوە لە ڕاستیدا ئێمە پابندین بە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنامەی کە لە نێوان ئێمەواتەیەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا لە ساڵی 2000 لە مانگی 12 ساڵی 2014دا چۆتە بواری جێبەجێکردنەوە و ئێستاش ڕۆژی یەکشەمەی ڕابردوو چەند سەرنجێک هەبوو لەسەر ئاڵوگۆڕی پۆستەکان سەرنجەکانی یاسایی و سەرنجەکان سیاسینەوە پێش هەموو شتێک. بەڵێ بە تاکید ڕۆژی پێنجشەمە 25 مان کاژمەی دەی بەیانی کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانی گرێدرێ بۆ ئاڵوگۆڕکردنی ئەو پۆستانە. لە نامەی دەست لە کارکێشانەوەکەیدا ئاسۆ فەرەیدون داوای کردووە وەک پزیشکێک بگەڕێنرێتەوە سەر پیشەکەی پێشووی. لە ڕۆژی پێنجشەمەشدا پۆستی پارێزگاری سلێمانی دەدرێتە بزوتنەوەی گۆڕان. سەرکردایەتی هاوبەشی نێوان بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبوونەوە و لێکتێگەیشتنێکی تەواو هەیە بۆ ئاڵوگۆڕکردن یاخود دەستا و دەستکردنی پۆستەکانی پارێزگاری سلێمانی و هەڵەبجە و پۆستەکانی ترکە لە ملحەقی ڕێکەوتنەکەدا هاتوون. ئێمە ساز و ئامادەین و چاوەڕوان دەکەین ڕۆژی پێنجشەمە سەرجەم ڕێکارە ئیداریەکان وەکو خۆی بچێتە پێشەوە و کاندیدی بزوتنەوەی گۆڕان بۆ متمانە پێدان لەلایەن ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە بەڕێز دکتۆر هەڤاڵ ئەبوبەکرە. باپی زانیاریەکان بڕیارە پێش کۆبوونەوەکەی پێنجشەممە هەردوو فراکسیۆنی گۆڕان و یەکێتی لەگەڵ نەوشیروان مستەفا و هێرۆ ئیبراهیم ئەحمەددا کۆ ببنەوە. باپی ڕێکەوتنی نێوان یەکێتی و گۆڕان دەبوو ڕۆژی 19 ئابی 2016 پۆستی پارێزگاری سلێمانی ئاڵوگۆڕی پێ بکرایە، بەڵام ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاڵوگۆڕکردنی پۆستەکانی بۆ 25 ئاب دواخست. گرێکوێرەی دەسا و دەستکردنی پۆستی پارێزگار لە سنووری پارێزگای سلێمانیدا لە ئەنجومەنی شارەکە نەکرایەوە، بەڵام بە تەنها یەک کاتژمێر کۆبوونەوەی سەرکردایەتی هاوبەشی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو گرێکوێرەیە کرایەوە و لە ئێستادا سلێمانی بێ پارێزگارە. لە چاوەڕوانیەوەشدایە ڕۆژی پێنجشەممە پارێزگارێکی نوێ بۆ سلێمانی دیاری بکرێت. ژاردەباغ هێنارتی سلێمانی.